کاردانەوەکان بەرامبەر لەسەر کارلادانی بەڕێوەبەری FBI. پێشوەچوونەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە شەڕی دژ بە داعش. ڕێگایەکی نوێ بۆ چارەسەرکردنی نەخۆشی ئاتیزم. سڵاو ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەیەکە دەنگی ئەمریکایە لە واشنگتۆن پایتەخت ئامادەکردن و پێشکەشکردن باوەکی زیندی لەسەر کەناڵە NRT ڕۆژین ئین و سێشەمان تێ بڵاوکردن ئەمجێ ئەمریکادا دەست پێ بکەن. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ جارەکەدن دووپاتێکە لەسەر نەبوونا چ پەیوەندیان دێناڤڕا هەلمەتا ویا هەڵبژارتن و حکوومەتا رووسیدا. ئاخافتنین ویتێن پشتی بریارە دوورخستنا شکارە ڕێڤەبەری FBI جیمز کامی بریارە کۆشکا سپی دەبێژێت چ پەیوەندی نینە لەگەل ڤەکولینن بەردەوام لە دۆر دەستێوەردانە رووسیا دە هەلبژارتنین سەرۆکاتیە ئەمریکادا. ئاگاهیان بەرفرەتر دەوێ راپۆرتێدا. بڕیاری سەرۆک ترامپ بۆ دەرکردنی بەڕێوەبەری FBI ڕەشەبایەکی تری سیاسی لە واشنگتن دروست کرد. هاوکاتی کۆبوونەوەکەی لەگەڵ هێنری کیسنجەر وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا پرسیار لە سەرۆک ترامپ کرا بۆچی جیمز کۆمی لە پۆستەکەی دەرکرا. چونکە کارێکی باشی نەدەکرد، بە کورتی کارێکی باشی نەدەکرد. لە دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ کەناڵی NBC سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی بەڕێوەبەری پێشووی FBI چەند جارێک بۆی دووبارە کردوێتەوە کە داناڵد ترامپ لەژێر لێکۆڵینەوەدا نییە. هیچ دەستێکەڵکردنێک لە نێوان دەستەی هەڵمەتەکانی هەڵبژاردنم و رووساییەکاندا نییە. بێ لەوەش رووساییەکان کاریگەریان نەبووە بەسەر دەنگدانەکەەوە و پێش دەچێت هەموو کەسێک وەها هەست بکەن. لە نامەکەیدا بۆ کۆمی ترامپ نووسیویە بڕیارەکەی لەسەر بنچینەی ڕێنماییەکانی گەورە کاربەدەستانی وەزارەتی داد بووە سەبارەت بە چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ لێکۆڵینەوەکەی ساڵی پار لەسەر ئیمێڵەکانی هەلەری کلنتن. بەڵام ئەم لێدوانانە نەبوو نەمایی ڕەوانەوەی نیگەرانی دیموکراتەکان لە ڕەوشەکە. ئەگەر سەرۆک بڕوای بەوە بێت وەک من بڕوام پێیەتی کە دەبێت گەلی ئەمریکا بڕوای پاچی و بێگەردی ئەم لێکۆڵینەوانە بێت، ئەوە دەبێت یاساناسێکی تایبەت دابنرێت تا لێکۆڵینەوەکان لە دەستی FBI بێت دەرێ و هەروەهاش لە دەستی قورسی بەڕێوەبەرایەتیش. کۆشکی سپی تەواوی ترس و نیگەرانی دیموکراتەکان ڕەت دەکاتەوە سەبارەت بە هەوڵەکانی ترامپ بۆ تێکدانی لێکۆڵینەوەکانی لەسەر ئەگەری دەستهەبوونی رووسیا لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا. هیچ بەڵگەیەک لەسەر دەستێکەڵکردنی ئەندامانی هەڵمەتەکانی هەڵبژاردن و رووسیا نیە. ئێمەش دەخوازین ئەمە تەواو ببێت و هەمومان درێژە بە کار و ئەرکەکانمان بدەین. ژمارەیەکیش لە کۆماریەکان نیگەرانی خۆیان دەربڕیوە لەسەر ئەم بڕیارە و کاریگەریەکانی لەسەر لێکۆڵینەوەکان. بەڵام ڕێبەری کۆماریەکان لە سیناتدا سەروەختی هەڵمەتەکانی هەڵبژاردن و تێوەگلانی هێلەری کلنتن لە ئیمێڵەکاندا دەخاتەوە بیر دیموکراتەکان. هاوکارە دیموکراتەکانمان گازندە لە دەرکردنی بەڕێوەبەرێکی FBI دەکەن کە هەر خۆیان بەردەوام و بەتوندی ڕەخنیان لێ هەبووە. لە دانیشتنیەکی تایبەتی سیناتدا بەڕێوەبەری کارگێڕی FBI سیناتۆرەکانی دڵنیا کردەوە لەوەی دەرکردنی جیمز کۆمی کاریگەری نەرێنی نابێ بەسەر ڕەوشی لێکۆڵینەوەکانەوە. کار و ئەرکی کارمەندانی FBI بەردەوام دەبێت دوێ ڕای بەرەنجامەکانی هەر گۆڕانکاریەک و هەر بڕیارێک. تا ئێستاش هیچ هەوڵێک نەدراوە بۆ تەگەرەدانان لە بەردەم لێکۆڵینەوەکاندا. هیچ شتێک کارمەندانی FBI ڕناگرێت لە پاراستنی گەلی ئەمریکا و وابەستەی بە دەستورەوە. ئەم بڕیارەی سەرۆک ترامپ زۆرێک لە ئەمریکایەکانی گەڕاندەوە بۆ بڕیارەکەی ساڵی 1973 سەرۆک ڕیچارد نیکسن و دەرکردنی دادپارێزی تایبەت لە لێکۆڵینەوەکانی شەرمەزاری ناسراو بە واتەرگەیت. جیاوازی هەیە لەم دوو ڕووداوەدا. لێکۆڵینەوەکەی سەروەختی نیکسۆن لێکۆڵینەوە لە تاوانێک بوو. وەزانرا بوو کە نیکسن بەو بڕیاری دەخوازێت لێکۆڵینەوەکان دابخات، بەڵام لەمەی ئێستادا هێشتا نازانین کۆمی و FBI چیان کردووە. خاڵی هاوبەشەیە و لەوانەیە لە ڕۆژانی داهاتوودا یان چەند هەفتەی ئایندەدا دەربکەون. کاردانەوەکان لەسەر ئەم بڕیارەی سەرۆک ترامپ شەقامی ئەمریکاشی گرتەوە. لە دەرەوەی کۆشکی سپی سەدان خۆپشاندەری دژی بڕیاری لادانی بەڕێوەبەری FBI بوون دایان پۆستەری جۆراوجۆریان دژی سەرۆک ترامپ بەرز کردبووەوە و داوای لێکۆڵینەوەیکی سربەخۆیان دەکرد لە دۆسەی ئەگەری دەستێوەردانەکانی رووسیا لە هەڵبژاردنەکەی ساڵی 2016 سەرۆکایەتی ئەمریکادا.
میدیای سەر بە حکوومەتی سووریا گرتەیەکی ڤیددیۆیی بڵاو کردوتەوە کە دەڵێت لەشکری سووریا هێرشی کردوتە سەر داعش لە نزیک حومس. ئاژانسی دەنگوباسی سانای سووریا ڕایگەیاندووە بەپێی سەرچاوەیەکی لەشکر یەکەی سەربازی سووریا ڕۆژی پێنجشەمە مۆڵگەکانی داعشی لە بەشی ڕۆژهەڵاتی دەرەوەی حومس لەناو بردووە. ئەم شەڕەش هەفتەیەک بەر لە پلانی دەستپێکردنەوەی وتوێژەکانە لە ژنێف لە نێوان حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆن بە ناوبژیوانی نەتەوەیە گرتوەکان. هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات چەکدارانی داعشیان لە تەبقە دەرکردووە و توانیویانە دەست بگرن بەسەر بەنداوی فورات کە شوێنێکی سەرەکیە بۆیان بەر لەوەی بتوانن هێرشەکانیان بۆ سەر ڕقەی پایتەختی دیفاکتۆی داعش دەست پێ بکەن. هاوکات پاش کاردانەوەی تورکیا لەسەر پڕچەکردنی کوردەکانی سووریا لەلایەن ئەمریکاوە، وەزیری دەرەوە جیم ماتس تورکیا دڵنیا دەکاتەوە کە ئەمریکا پابەندە بە پاراستنی ئەو هاوپەیمانەی ناتۆوە. هێزên Sûriya Demokrat ya piraniya wê Kurd şikestina kadî bi komala çekdarên Daişê li bendava Furata tebqe xistin û dibêjin li havîna vê salê wê reqebeta azad kirin. Peyvdareka Hesedê piştrast dikit bajêra tebqe wê ji aliyê civat Tareq ya Medenî bêta pirêve birin. نشكر قوات التحالف الدولي. ام سپاسیا هیزن هفپیمانیا نونتوی دکن او انجعرد و عثمان بجداریه که به هیز ده اپراسیونا طبقه دا کرن و امراد گهینن کو طبقه و جعالی انجمناوی یا سیویل بیت بریوه برن. قمانداریا ناوندیا هێزên ئەمریکا ئەوە çavdêriya operasyonên leşkerî li rojhelata navîn diket ragihand nizîkî heftê ji çekdarên Daişê daxwaz ji Hesedê kirin tevaya bombên çandî bi helweşînitin û çekên giran radestî Hesedê biket beramber vekeşana wan. Hesede bi daxwaza çekdarên Daişê qayil bû da ziyaneka zêdetir bi medeniyan nekevit. Rêbera YPJ û Hesedê rojda filat pîrozbahî û daxwaza yekrêziya gelên Sûriye dike. ev pira bu îro em niha li serin ev piraya bibe pira biratiyê bibe pira azadiyê. Girtina tebqe û bendava Furat piştî çend roja dêt ji biryara rêveberiya Serokê Amerîka Donald Trump bi berhevkirina çekên giran bû hêzên Kurdan ku hêza serekê di şerê dijî Daişê. Ev biryara bû cihê torabûna Tirkiye ewa hêzên Kurdan li Sûriye bi terorist nas diket. Digel ku peyivdarê YPG daxwaza têkiliyan baş digel Tirkiye diket lê Serokkomarê Tirkiye dibêjit ew bawer diket danûstandinên çaverêkirî digel Serokê Amerîka li demê seredana wî wê bibne biryarder li ser pirsa çekdarkirina Kurdan. Dolayısıyla bu ziyaretimizde ji ber vê çendê ez bawer dikem ev pirse bête çareserkirin û ez dixwazim tevaya zanyariyan piştrast bikem û ev seredana de bîte xaleka ve bir derbarê vê kêşê. Tirkiye nîgeran e li ser bihêzbûna Kurdan li Sûriye ku bi gef li ser ewlehiya xwe dibînit. Lê Amerîka hişta Tirkiye bi hevalbenda NATOya xwe dibînit û pêgiriya xwe derbarê parastina Tirkiye diyar diket. Ev şerekî giran û berdewam e. Parastina Tirkiya nîgeraniya serekiye bûme. Di rewşa nihaya cîhanê de ne yekiyan du welat dikarin ewlehiya xwe misûger bikin. Ev ê pêdivî karekî hevbeş e dijî dijminê şaristaniyetê. Kurd û Tirkiye ewên dijberî yek hevalbendên Amerîkan e. Lê têkeliyan Kurd û Amerîkan negihiştîne astekê stratîjî hember hevalbenda Amerîka ya NATOyê. ما پێدوی بە ئازادکردنا ڕقا وەکو قۆناغێکا دەمکورد هەیە و ما پێدوی بە هەڤکاریەکە دەمدرێژ دژی هەرڕێکخستنەکە دەمدرێژ هەیە. هەرچەندە هەفکاریە ئەمریکا و کوردên Sûriya niha li bilindtirîn azda li demên gefên Daişê dewam dikin lê şareza bawer dikin pêşa roja van têkeliyan ney zelal e û li ser rewşa jeopolîtîka herêmê dimîne. Xalid Fetah, Dengê Amerîka. Di demekê da ku Kurdên Iraqê û Sûriyê hevalbendên herî çalakdarên Amerîkanê di şerê dijî terorê de û bi awekî berfireh beşdarin di operasyonên berdewamên têkbirina Daeş li Mosul û Reqayê de hin çavdêr dibêjin hîn ne diyareka Amerîka dê piştgiriya wan bike piştî şikestina Daeş bi taybetî ji aliyê daxwazên wanên netewî ve. Ji bo ronîkirina vê mijarê نویسکار و روزنامه‌وان نورالدین ویسی میوان ما ال استودیو که نورالدین تو بخیر هاتی استودیو ما دست دمکی دا کو وقت به چک دار کردن کردن سوریه با آوکی وقت به بریار بر یعنی با آوکی دیار جاری کوشکا سپی و تیرا گهاندن بنرین ات جیاوازی ریوبریا بری اوباما باراک اوباما و یا دونالد ترامپ چیه درباره چک دار کردن کردان ده
زۆر سپاس ڕاستی بێگومان جیاوازی هەیە ینی هەرچەندە من پێم وایە بەگشتی ئەو هەنگاوێکی زۆر گرنگ بوو و بلانی کەم دەتوانین بڵێن ینی شکستێکی گەورە بۆ سیاسەتی تورکیا بوو کە زۆر ویستی ئەو هەنگاوە ڕوونەدات بەڵام بە دڵنیاییەوە جیاوازی لە نێوان ئیدارەی ئۆباما و ئیدارەی ترامپ هەبوو ئیدارەی ئۆباما بەگشتی لە مەسلەی سووریا لە سەرەتاتە زۆر گەرم و گوڕ بوو هەتا داوای ڕۆیشتنی ئەسەدی دەکرد بەڵام وردە ینی سیاسەتی ئۆباما زۆر نەرمتر بوو خۆپارێزانەتر بوو دواتر ینی هەرچەندە هەندێک پەیوەندیشە بوو لەگەڵ پێدە و یەپەگە ینی چەند جارێک نوێنەری ئۆباما سەردانی ئەوانی کرد بەڵام ئێستا ئیدارەی ترامپ زۆر جیاوازتر بیر دەکاتەوە بەڵام دەبێت بشزانین کە ئەو هەنگاوە هێشتا زۆری ماوە و تورکیاش هێشتا ینی تەسلیمی یان خۆی ڕادستی ئەو بڕیارە نەکردووە هەوڵ دەدات کە بەو بڕیارە بگۆڕێت زانیت دەبێت دەرێت شتێکی باڵکێش هەیە ئەوژی کۆ دەماتی بەحسا عێراقی دەبێت ئەمریکا هەر بەحسا عێراقەکەی گرتی دکە و پێشمەرگەین هەرێما کوردستانی بە ئەوەکی نە ڕاستە چەکان دگینەوە دەمەکێدا و کۆشکا سپی بە ئەوەکی ڕاستە چەکان دگینە کوردی سووریە ئەو چاوە ئێمە دەبێت بزانین دوو جیاوازی هەیە یەکەمیان لە سەردەمی وەکوتم سەردەمی ئیدارەی ئۆباما زۆر جیاواز بوو ینی لە مەسەلەی خۆپارێزی دواتر مەسەلەی هەرێمی کوردستان ینی لەگەڵ عێراق پەیوەندیەکەی زۆر جیاوازترە ینی عێراق حکوومەتی عێراق حکوومەتێکە پارتنەری حکوومەتی ئەمریکا بوو لە شەڕی دژیلعاد لە کاتێکدا حکوومەتی بەشار ئەسەد ینی حکوومەتێکە کە لەلایەن ئەمریکا و ترامپەوە دیژایەتی دەکرێت کەواتە ئەو حساسیەتە یان ئەو لە بەرچاوگرتنەی کە ئەمریکا لە سەردەمی ئۆباما یان ترامپیش بۆ حکوومەتی بەغدا هەیەی و نیگەرانیەکانی لە بەرچاو دەگری بەڵام بۆ بەشار ئەسەدیەتی ئەوە تو بەحسی بەرژەوەندیان بهتر مشتێکگەشتن تو بەحسی بەرژەوەندی ئەمریکا دوێ دەربارەیەکی آخر ئەگەر وها بێ هەرچەندی حکوومەتە سووریە نە حکوومەتێک شەرعیە لێ بەرامبەروەی حکوومەتە تورکیە حکوومەتەکە هەواڵبەندە ئەمریکایە ئەو ژیری دژی چەکدارکردنا کوردی سووریا تێ چاوە بەڵێ زۆر ڕاستە وەکوتم ئەوە شکستێک بوو بۆ سیاسەتی ینی تورکیا کە زۆر هەوڵیدا هەتا چەند ڕۆژێک پێش ئێستا شاندێکی باڵای بەرپرسی میت بەرپرسی ینی وتەبێژی سەرۆکایەتی حکوومەتی سەرۆک کۆماری تورکیا لێرە بوون و زۆر هەوڵیاندا لەگەڵ بەرپرسانی کۆشی سپی کە ئەو بڕیارە نەدرێ بەڵام بڕیارەکە 2000 درا بەڵام دەبێت بشزانین لە چەند ڕۆژی داهات و ئەردۆغان سەردانی واشنتن دەکات لەگەڵ ترامپ کۆ دەبێتەوە بە دڵنیاییەوە ئەردۆغان دەیەوێت لە بەرامبەر ئەو شتە دەستکەوتێک بۆ خۆی هەبێت زۆر کەس و هەتا میدیای ئەمریکیش ئەمڕۆ یان دوێنێ بوو نیویۆرک تایمز و تارێکی بڵاو کردێتەوە دەڵێ لە بەرامبەردا ئەمریکا تەنازولێک شتێک بۆ تورکیا دەکات کە لەوانەیە دەستی کراوەتر بێ لە لێدانی پەکەکەدن لە شتە بکەم نەریناتە وەکو مەدیەکارێک ئەمریکاوی بەردەوام بە پشتگیری کوردا پشتی شکستنا داعشی ئەگەر تو کورتی بەرسەوام بەڵێ کورد کارتێکی زۆر گرنگی ناوچەکەیان لەبەردەستە بە گشتی بەڵێ بەردەوام دەبێت بەڵام لە هەمان کاتتا ئەوە مانای ئەوەش نییە کە ئەو پژگیرێک کە بۆ پەگا هەیە پژگیرێکی سیاسی گەورەتری هەبێ بۆ نمونە تا ئێستا ئەمریکا ئامادە نیە ڤیزایەک بدە بە ساڵح مستیم بۆی سەردانی ئەمریکا بکاتیان بینی بەرپرسانی دیکەی یەپەگە و پێدا بەڵام لە هەمان کاتە سەگدات ئەوە مەسلەیەکی تاکتیکیە زیاتر بۆ پژگیری شەڕی داعش گشتێکی نوردین ببوورە دەمامەکێمە نەچارل وێدرێت داوی بینن نویسکار و ڕۆژنامەوان نوردین وەیسیت مەڕەوەی گەلک سپاس بەرپرسên rêveberiya xwesera Kurdên Sûriyê biryara çekdarkirina wan ji aliyê Amerîka ve wekû gaveke dîrokî tînin ziman. Serokê desteya parastina kantona Cizîrê û herwiha rawişkarê fermandariya giştiya Hêzên Sûriya Demokrat pir kêfxweşin bi vê biryarê. Berdevkê fermandariya giştiya yekîniyên parastina gel YPG Birêzerê Dûr Xelîl di daxuyaniyeke nivîskî de spasiya Amerîka dike li ser biryara dana çekên giran ji bo YPG. Kurdên Rojavayê Kurdistanê biryara Amerîkaya dana çekên giran ji bo YPG bi gaveke dîrokî dinirxînin. Serokê desteya parastinê ya kantona Cezîrê kêfxweşiya yekîniyên parastina gel tîne ziman û her wiha te kes dike got ev wê bibe sedema serkeftinên mestir li dijî terorê. Helwesekî bi rastî de dîrokî nirxînin û kêfxweşiya xwe tînin ziman ji ber got bi rastî biryarekî biryareki tam di cî de ye
وهي بيتر هي زعما برامبري داعش خطر بك هي بيتر وهي بيجي مورال بقرن هي بيتر امريكا من علاقات خطر بكن هي بيتر امريكا من تسيغ خطر بكن Di dawiya mehabûrî de balafirên artêşa Tirkiyeyê êrişek anîbû li ser bargehên yekîniyên parastina gel li Qereçoxê. Biryara dana çekên giran ji bo YPG ji aliyê Amerîka de bû sedemekidin ji bo narazîbûna Tirkiyeyê. û ev e çendîn care got Tirkiyeyê gefan li YPG dike. Şewremendê fermandariya giştî ya Hêza Sûriya Demokratîk Qesedê Tektor Nasir Haj Mansur bang li Türkiye dike got dijminatiyê bi YPG re neke û doza aramiyê li ser sînor dike da got YPG di şerê li dijî terorê de çalaktir be. Yekîniyê parastina gel bi dehê cara gotiye Hêza Sûriya Demokratîk jî dibêjin tüm jî dibêjin em Tirkiye naxwazin dewletek dijmin be em Tirkiye dixwazin dewletek cîranî dost be ji ber em mesleheta gelê Tirkî û Tirkiye wek welat bi tevayî di dostaniya gelê Kurdî dibînin. Ji dema bihîstina nûçeya got Serok Trump biryara dana çekên giran ji bo YPG imze kiriye ew nûçe bû sedema kêfxweşiyeke mezin li Rojavayê Kurdistanê. Zana Umer dengê Amerîka Qamişlo د تevliheviya bûyeran da rastî gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgû dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke sereke ye bi rastî ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. لە شەڕی سەختی مووسڵدا لە نێوان هێزەکانی عێراق و تیرۆریستانی داعش هەزاران کەس بریندار بوون و سەدان کەس ئەندامی جەستەیان پەڕیوە ئەمەش بەسەرهاتێکی چەند کەسێک لەوانەیە. ڕێیان سەلاح یەکێکە لەو کەسانی کە لە مووسڵ بریندار بووە. ئێستا تەنها بە کورسی تایبەت بە کەم ئەندامان دەتوانێت بڕوات. بەڵام پزیشکەکانی دەڵێن بەڕاهێنانێکی باش و قاچە دەستکردەکەی دەتوانێت لە چەند مانگی داهاتوودا ڕێ بکات. نەمدەزانی چۆن مامەڵی لەگەڵدا بکەم لە سەرەتاوە زۆر ئاوسا بوو پزیشکەکان دەستیان کرد بە پێچانی و وەرزشیان پێدەکرد و پاشان باشتر بوو لە سەرەتاوە بۆ ڕۆشتنیش هەر نەمدەتوانی لەگەڵ قاچەکەی ترم بیجوڵێنم بەڵام بە وەرزشکردن و بە شتانی کە فێریان کردوم هێواش باشتر دەبم. لە نەخۆشخانەیەکی خاچی سووری نێونەتەوەی لە نزیک شاری هەولێر ئەندامی دەستکردی جەستە بۆ زیاتر لە 1200 کەس دروستکراون کە 477 کەسیان خەڵکی مووسڵن. یەکێکی تر لەو کەسانی کە قاچی دەستکردی بۆ کراوە محەممەد کەهلانە کە لە شەڕی داعشدا لە ساڵی ڕابردوو قاچی چەپی لەدەستدا. سەرەتا لە بەغدا قاچێکی دەستکردی بۆ دروستکرا بەڵام خراپ دروستکرا بوو و بەم دواییانە بۆی دانرایەوە. قورسترین شتەوە بوو بچم بۆ بەغدا هەموو جارێک بە فڕۆکە چونکە فڕۆکەی سیڤیلی نییە و ڕێگاکانیش هەموو گیراون و ئەوەش زۆر زەحمەت بوو هەموو جارێک مۆڵەت وەربگرم. دوو جار هاتم بۆ ئێرە و سپاس بۆ یازدان توانیم. سەفەرکردنەکە سەختترین شت بوو. پزیشکەکانی چارەسەری سروشتی بە بەردەوامی لە کەمپەکاندا کار دەکەن لەبەر ئەوەی زۆربەی ئاوارەکانی مووسڵ هێشتا بە تەواوەتی ناتوانن دەستیان ڕابکات بە نەخۆشخانەکانی شارەکان. ڕێکخراوی نێونەتەوەی کەم ئەندامان چارەسەری سروشتی بۆ زیاتر لە 1600 کەس لە کەمپی پەنابەرانی دەوروبەری مووسڵ دابین کردووە. ئەو چەند مانگێک لەمەوبەر لە بردومانی مووسڵدا بریندار بوو. کچەکەشی هەر لەو بردومانە کوژرا. قاچێکی شکاوە و قاچەکەی تریشی پەڕیوە. لە ئێستادا هەوڵی لەگەڵدا دەدەن بتوانیت بە قاچە دەستکردەکەەوە ڕێ بکات. لەم شەڕەدا زیانێکی زۆر لە منداڵانیش کەوتووە جگە لە گیان لە دەستدان و ئاوارەبوون و دوورکەوتنەوە لە خوێندن ژمارێکی زۆر بەهۆی بۆمبەوە ئەندامێکی جەستەشیان لە دەستداوە. کچێکی تەمەن 8 ساڵان کە دەستی ڕاستی لە دەستداوە لە چاوەڕوانی ئەوەدایە دەستێکی بۆ دروست بکرێت. لە دەرگادرا من چوون بیکەمەوە هاوان بەردەرگاکە کەوت و پارچەیەک بەردەستم کەوت ڕەوشم زۆر تێکچوو من دەستی خۆم بەهۆی داعشەوە لە دەستدا. تەنها دەستێکم بۆ دروست بکەن تا بتوانم بنووسم. نەتەوەی گرتوەکان ڕادەگەیەنێت لەوەتای دەستپێکردنی شەڕی ئازادکردنی مووسڵ زیاتر لە 12,000 کەسی سیڤیل بریندارن و ئەمە تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە توانی ویانە بگەن بە نەخۆشخانەکانی دەرەوەی شارەکە بۆ چارەسەرکردن. د ئۆپەراسیۆنێکێدا لە دژی بۆرسا ستانبولێ وەک پارێک ji vekorînên li dor kudetaya têkçûyî Tirkiye îro 57 kes girtin.
ل گور اجانس آنادول اف 57 کس ل 6 پارێزگەهان هاتن گرتن لەگەل 100 بریارên girtinê و hewlên girtina kesên mayî hîn berdewamın. Ew hatin girtin bi gumana girêdana li gel grupa Fethullah Gulen ku serokê Tirkiye Recep Tayyip Erdogan wî bi plankirina kudetayê tawanbar dike û ew jî vêyekê red dike. Kesên girtî yên tên her wiha tawanbar kirin ve veguhestina pereyan ji Banka Asya ku nêzîkî Gulen bû. کاربەدەستانی باڵای دارایی حەوت وڵاتانی پێشکەوتووی پیشەسازی لەباری ئیتالیا کۆ دەبنەوە لەوێ زانیاری زیاتر بەدەستدەهێنن لەسەر ڕێبازی سەرۆک ترامپ لە مەڕباج و بازرگانی. لە میانی گەشتیاندا بۆ کۆبوونەوەکە وەزیری دارایی ئەڵمانیا گوتی ئەمریکا هەر گرنگترین هێزی ئابووری و سیاسی دەمێنێتەوە کاربەدەستان هەوڵیش دەدەن گەشەسەندن دابینکردنی خەرجی بۆ شەڕی دژ بە تیرۆریزم و ڕاگررتنی نەدانی باج لەلایەن کۆمپانیا سەرەکیەکانەوە بەرەو پێش بەرن. وەزیری خەزێنەی ئەمریکا لەو کۆبوونەوەدا باز لە بەرنامەی سەرۆک ترامپ دەکات بۆ یاسا و ڕێساکانی بازرگانی. ئەو منداڵانەی کە نەخۆشی ئاتیزمیان هەیە زۆر هەستیارن بەرامبەر بە گۆڕانکاریەکان لە ژیانیاندا. لەناو ئەو گۆڕانکاریانەشدا سەردانیکردنی پزیشکە بە تایبەتی پزیشکی ددان. ئەوان لەو کاتانەدا زۆر تووڕە دەبن یان هاوکاری ناکەن تا پشکنینەکەیان بۆ بکرێت. بەڵام لە وڵاتی شیلی کەسێک کە مەشق و ڕاهێنان بە سەگ دەکات کاتێک سەگی بردە ئۆفیسەکەی بۆ ئارامکردنەوەی مناڵەکان تاقیکردنەوەکەی سەرکەوتوو بوو. gelek doktor hene qebûl nakin ajal dikarê wan de hebin. Lê ev doktorê di danayê zarokan dibêje kûçik gelek alîkarin ji bo dermankirina zarokên bi nexweşiya atizm. Wek nimûne bi giştî ev zarokan naxwazin seredana doktorê di dana bikin. Lê demê ew hez dikin ku kesek digel wan e û hesta tenahiyê nekin, ev kûçik gelek alîkar bûye. Wasa ew bê pirsgirêk diçin doktorê di dana. Spas ji bo vê kûçika bi navê Zuka, Diego Rosales yê 9 salî êdî dev li destê doktor nake demê didanên wî paqij dike. Dayka Diego dibêje, hebûna kûçik hemî tişt guhartiye. Berê me direw digel wî dikir. Me digot em dê çên sînemê yan cihekê din. Lê niha ew ji me dipirse em ê kengî biçin doktorê di dana. Rahênerê kûçikan Raul Varela yê ku zarokek heye bi nexweşiya atizm, got ku wî hizraveyekê kir demê wî dît ku rewşa kurê wî bi kûçikan baştir dibe. Rastî min tu carî hezir nedkir em dê tiştekî wesa karîger bikeyin. Li destpêkê ev wekî alîkariyek ji bo lawikê min bû. û demekî da tu dê bînî hêj kesên din hene bêjine te dikarî alîkariya min jî bikî? Varela niha 6 kûçik hene ku alîkariyê didin ji bo zarokên bi nexweşiya atizm. Ew dibêje karê wî digel kûçikan belga herî mezin e ku yariya digel kûçikan dermanê herî baş e ji bo strêsê. Grupeka jinên Herêma Kurdistana Iraqê li bajarê Silêmaniyê helmetek birêv birin ji bo derbirîna mafê wanî ajotina otomobêlan. Ev çalakî hat piştî belavbûna pirtûkekê li ser medya civakî ku dibêje divê jin otomobêlan najon. û li beramber vê yekê bi sedan şifêrên jin otomobêlên xwe ji aliyekî bajêr ta aliyekî din ajotin. بەشێک لە ژنانی شاری سلەیمانی نمایشێکی بە کۆمەڵی لێخوڕینی ئۆتۆمبیلیان ئەنجامدا دژ بە بڵاوکردنەوەی بەرگی کتێبێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تێیدا لێخوڕینی ئۆتۆمبیل بۆ ژنان بە ناوی بەڵگەی شریعەتی ئیسلامیەوە قەدەغە دەکات. ئێمە هەڵمەتەکەمان ناوی شەقامەکان بە ئێمە ژنانەوە جوانن لەبەرەوەی دەنگۆیەکمان بیست بوو کە گوایە بە ناوی شریعەتی ئیسلامیەوە شتێک بڵاوەکەنەوانێ کە لە شریعەتی ئیسلامیان ڕێگە بە شۆفێریکردنی ژنان نەدراوە هەرچەنە لە ڕووی ئیسلامیەوانێ چەند مەلایە قسەیان بۆ کردین و یەکێتی زانایانیش فتوای بە درۆخستنەوەی ئەو دەنگۆیانە یاوە. بەشێک لە خانمان لەو نمایشەدا بەجلی کوردیەوە ئۆتۆمبیلیان لێ دەخوڕی. ئێمە بە تایبەتی لە شاری سلێمانی بە تایبەتی ژنانی ئەم ناوچەیە قبولی ئەوە ناکەن تەنانەت تەرجەمەیەکی ناشرینیش بێنێتە ناو شارەکەەوە و قبولی فکری داعشیش لە لای ئێمە قبول ناکرێت. بەشێکیش لە خانمان وەک کاردانەوە و پیشاندانی توانای ژنان ئۆتۆمبیلی گشتی وەک تاکسی لۆریان لێدەخڕی کە زۆر کات ئەم جۆرە ئۆتۆمبیلانە لەلایەن پیاوانەوە لێدەخڕێت.
زۆر جار لە دوور و لە نزیکەوە ئەبیستمەڵێن ژنان لە لۆریە ترسن و ترسنۆکم لەسەر شەقامەکان ناتوان بڕۆن بۆ ئەوەی بیسەلمێنم کە ژنان و پیاوان یەکسانن لە تواناکانیان. پۆلیسی هاتوچۆش بۆ پاراستنی نمایشەکە لە پێشی کاروانی ئۆتۆمبیلی خانمانەوە دەڕۆیشتن. ئەوان نایشارنەوە کە خانمان زیاتر پابەندی یاساکانی هاتوچۆن و سەرپێچیان کەمترە. ئێمە وەکو سەیرەکەین ینی چەند وەختە ئافرەت لە سەر شەقامەکان شۆفێری ئەکات سەرپێچی کەمترە. سەرپێچی کەمترە وەک لە پیاو. نمایشەکە لە شەقامە سەرەکیەکانی ناو شاری سلەیمانی و دەوروبەری شارەکە ئەنجام درا. دژ بە بڵاوبوونەوەی بەرگی کتێبێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تا ئێستا دیار نییە چۆن و لەکوێ بڵاو کراوەتەوە و بە تیراژی چەندە. بەپێی بەرگەکەی بێت لە بنەڕەتدا ئەم کتێبە لە وڵاتی سعودیە دەرچووە کە لێخوڕینی ئۆتۆمبیل لە وڵاتە بەپێی یاسای ئەو وڵاتە قەدەغە کراوە. بەڵام دوای بڵاوبوونەوەی بەرگی کتێبەکە بە وەردگێڕاوی زمانی کوردی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا بەتایبەت لەلایەن خانمانەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەنگی ئەمریکا هەمیشە هەوڵی داوە بە ڕێگای داهێنەرانە بەسەرهاتەکان بگەێنێت بە بینەرانی بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە لە ئاستی جیهانی کاردانەوەی هەیە. ئامێش شریڤاستەڤا و هاوکارمان لوقمان ئەحمەد بە بەهرەی نیگارکێشانی باز لە بەسەرهاتی شارۆچکەی خانشێخۆ لە سووریا دەکەن کە لە 4 مانگی ڕابردوو هێرشی کیمیایی کرایە سەری. ئێرە سووریایە، پێتەختەکەی دەمەشق و ئێرە پارێزگای ئەدلیبە. دوکانێکی چکولە لە شارۆچکەی خانشەیخون و ئەمەش خاوەنی ئەم دوکانە پیاوێکی تەمەن 29 ساڵە عەبدولحەمید ئەلیوسف. سڵاو. هەموو ڕۆژێک عەبدولحەمید دوکانەکەی دەکاتەوە بۆ بەخێوکردنی هاوسەرەکەی و دووانە ساواکەی ئایا و ئەحمەد. بەر لە بەیانی ڕۆژی 4 نیسان عەبدولحەمید و بنەماڵەکەی خەوتبوون لە ناکاو بە دەنگی تەقینەوەیەک لە خەوڕاچڵەکان نزیک ماڵەکەیان. دووکاڵ ئەو ناوەی گرتبوو. ئەلیوسف مامی عەبدولحەمید لە ماڵی خۆیان ڕای کردە دەرەوە بزانێت چی قەوماوە. ژنێکی بینی لەو نزیکانەکە دەڕۆشت و لە ناکاو درا بە زەویدا. ئەلیوسف زانی شتێک ترسناک ڕوویداوە، ڕای کردە ژوورەوە و دەلاقەکانی بەست. با دووکەڵەکەی لە ماڵی ئەوان دوورخستەوە. بەڵام بنەماڵی عەبدولحەمید چارەنووسێکی جیاوازیان بوو. عەبدولحەمید لەگەڵ ژنەکەی و دووانەکەی لە ماڵ هەڵاتن تا جێگایەکی سەلامەت بدۆزنەوە. ئایا و ئەحمەد لە سەرەتادا بە ئاگا بوون، بەڵام زۆر زوو کەشکیان پێکەوت و هەناسیان بۆ نەدەدرا. عەبدولحەمید ترسا بوو منداڵەکان نەخۆش کەوتە بوون. عەبدولحەمید منداڵەکانی گەیاندە نەخۆشخانە، هیوای دەخواست ئایا و ئەحمەد چاک ببنەوە. چوو بۆ دۆزینەوەی خزم و کەسەکەی. بەڵام عەبدولحەمید تەنیا تەرمی دوان لە براکانی و سێن لە برازاکانی دوو کوڕ و کچێکی دۆزیەوە، هەروەها تەرمی دراوسەکان و هەواڵانی. ئەوانەی کە هێشتا زیندوو بوون لە لەرزان و کەفێکی زەرد لە دەمیان دەهات و ڕەنگیان شین هەڵگەڕا بوو. منداڵەکان زۆرتر لە هۆی خۆ دەچوون. دکتورەکان وتیان منداڵان زیانی هەرە زیاتریان بینی. لە کۆتاییدا عەبدولحەمید هەواڵێکی بیست کە نەیدەویست بیبیستێت. خزمەکانی پیان وت منداڵەکانی و هاوسەرەکەی بەغاز خنکا بوون، مردبوون. دوانەکە هەر دەتگوت خەوتون. عەبدولحەمید منداڵەکانی بۆ دوایین جار گردە ئامێز پێش ئەوەی بە خاکیان بسپێرێت. باوکی جەرگ سوتاوی دڵشکا و لەسەر خاک کچەکەی دەلاواندەوە. دەبێت بڵێم کچە کاڵە جوانەکەم، من هەرگیز جێت ناهێڵم، کچە جوانەکەم بە تەنیایی جێم دەهێڵی.
مخابن به راپورا غمگیرا دیگه داویا و برنامه یا و هفته تا روزا سه‌شنبه ببینید ناف خیر و خوشی ده. هر شاد و بختور بن.